پرۆژە یاسای بودجە کە بووە یاسا بەبێ ڕێزگرتن لە پەرلەمانی عێراق بەبێ ڕێزگرتن لە ڕێکەوتنی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا هەروەها بە پێشەلی کۆمەڵێک مادەی دەستوری تێپەڕێنرا و بووە یاسا بەڵام ئەی ئایا یاسای نەوت و گاز یاخود پرۆژە یاسای نەوت و گاز بە هەمان تاس و هەمان دەڕوا یاخود ئەمەیان ڕەنگە مزایدەی لەسەر نەکرێ ئێمە لەسەر ئەم بابەتە لەگەڵ میوانەکەمان هەندێک قسەی زیاتر و پرسی زیاتریش دەکەین بەوەی بزانین یاسای نەوت و گاز بە چۆ دەگات میوانەکەمان زۆر بەڕێز نەهرۆ ڕەواندوزی جێگری سەرۆکی لێژنەی نەوت و گاز لە پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە کاک نەهرۆ ئێوارەتان باش گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 زۆر باشەوە بۆ خۆ داگاداری پەرلەمانی عێراق لە دەرەوەی ڕێکەوتنی حکوومەتی هەرێم و لەگەڵ حکوومەتی عێراق و هەروەها بە پێشێلکردنی کۆمەڵی مادەی دەستوری 62 121 یاسای بودجەیان تێپەڕان پرسیارەکە ئەمەیە گەرانتی چییە؟ چونکە ئەمە سابقەیەکی زۆر مەترسیدارە گەرانتی چییە کە یاسای نەوت و گاز یاخود پرۆژە یاسای نەوت و گاز بە هەمان دەردی پرۆژە یاسای بودجە ناچێت؟ باڵێ سڵاو لە ئێوە بەنەرانی خۆشەویست بەنسبەت یاسای نەوت و گاز تاوەکو ئێستا بە پاش ئەوەی کە هەردوو وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی پێکاتن لێژنێشیان پێکی نابوو دەستنووس لە دەستیان پێکردێت کە بەو ئالێتەی کە مسودەکە حاضر بکرێتەوە پاشان تاوەکو ئێستا لە مەجلیسی شوڕای دەولەیە نەهاتیتە ناو هۆڕی پەرلەمان تاوەکەسا هەر لێوێن دەربەو شێوازە ڕاوەستایە بەڵام برێی چه ئیتیفاقەکەیە لەسەرەوە بەپێ ئەو ئیتیفاقی بەرنامەجی حکومی محەممەد شیع سوودانی تاکیدی لەسەوە کردێ دەبی ئەم یاسایە تەشریع بکرێتن دوور لە تەداخلاتی دەبی لە چارچوبەی چونکە مۆزوعێکی سیاسی سرفە جگەلەوەی بەرژەوەندی هەموو پارێزگاکانی عێراقی ئەوانەی کە نەوتی تێدا ئینتازەکرێتن لە بەرژەوەندی وانیشدایە پاشانەوە دێتە ناو لێژنێ ئەمە دیراسی لێسەرەکەین و بە شێوازێک بتوانین کە مزایداتی سیادی و خلافی دەستوری عێراقی بتوانین ئینشاءالله پەنسیدی بکەین لە داهاتووی چی نێزیک بەڵکو زۆر باشە کاک نەهرۆ من لەبێ بزانم داڕشتنی یاسای نەوت و گاز ئەگەر بە کورتیش پێم بڵێ چۆن دەبێت چونکە یاسایەک هەبوو پێشتر هێنرایە پەرلەمانیش بەڵام نیانێژ لە پەرلەمان تێپەڕێ پشت بەو پرۆژە یاسایە دەبەسن یاخود ئەمە شتێکیکەی نوێیە و جیاوازە بەتاکید دوو پرۆژە یاسا هاتیتە ناو هەڵی پەرلەمان لە پێشتر لە 2004 و لە 2007 و 2011 هەردووچیان ئەوەی ئێستا کە کاریان لەسەر کردووە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا و هەمان کاتدا نوێنەری ئەو پارێزگاکانی کە وەکو باسم کرد کە نەوتی لێ ئێستیخراج دەکرێتن شتێکی جیاوازە لەسەر هەردووچیان تەنانەت بابەتی مستەڵەحاتی تعریفی نەبیتن ئەوان کە هەمووی جیاوازە لە مەضمون و لە ئەو ئیتیفاقاتیان شێوازی دابشکردنەوە شێوازی هەناردەکردن و ئەمانەی هەموو تێدا جیاواز دەبیتن بەڵام ئێستا لەسەر مۆزوعی بودجە ئەگەر بێتن یعنی ڕەبتی پێکەوە هەیە ئەبێ بە شێوازێک بیتن کەەوە متفق ینی نێزیک بیتن لەو بودجە بتوانین ببستە بواری جێبەجێکردنەوە لە داهاتوو زۆر باشە کاک نەهرۆ بەڕای هەندێک لە چاودێران من دەمێت تۆزە بەڕاشکاوانە وەڵامی ئەم پرسیاران بدەیتەوە هەندێک لە چاودێران دەڵێن پرۆژە یاسای نەوت و گاز یاخو یاسای نەوت و گاز بەتەنها پەیوەست نییە بە هەرێم و عێراقەوە بەڵکو دەبێت ڕەچاوی دەوڵەتانی هەرێمی و جیهانیش بکرێت تا چەند ئەمە ڕاستە لە بەڕاشکاوی ئەگەر باسی ئەو بابەتەکەن زۆر درێژەی یعنی زۆر بابەتێکی زۆر قۆڵە ئەوەی ئێستا کە بتوانین کە ئێمە پێشی هەموو شتێک لە عێراق ئەمن وەکو جێگری سەرۆکی لێژنی نەوت لە عێراق ئەسڵن بابەتی نەوت مەلەفی نەوت مؤمن نییە یعنی بە تەواوەتی لە ناو دەستی عێراق چونکە لەبەر زۆر تەجاوزاتی تێدا زۆر مەلەفاتی فەسادی تێدا ئەو مەلەفاتانێک کە خاصەتەن لە بەردەستی من سەرۆکی لێژنەی دوو مەلەفی نفتی مەجیاوزم لە ناو لێژنەکە یعنی ئەو بابەتە فەسادەی کە تێدا زۆر زۆر شتێکی گەورەیە ئەگەر بین و بەراوردیش بکەن لەسەر مۆزوعی یعنی ئەو بابەتەی کە باس کرا لە مادە 13 لە بودجەی ئێستا باسەوەی دەکاتن کولفەی بەرمیل لە عێراق چەند بیتن معدەلی بە هەمان شێوەیە لەگە هەرێمی کوردستان دەبی بەراورد بکرێتن ئەگەر بێت و بەراوردێکی کەم بینی ئەو گرێبەستەی خزمەت گوزارانی کە لە عێراق هەیە
بەرامبەر بەو گرێبەستەی کە وەکو عەقدی شەراکەی پێدەرێن لە هەرێمی کوردستانگە بەراوردیان بکەینەوە کولفەی نەوت لە عێراق زیاتر دەبیتن نەوەک لە هەرێمی کوردستان ئەوان وا تەسەوڕ دەکەن کە ئەوان زۆر هەرزانترن بەرامبەر بەرەکە بەراورد بە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام ئەگەر بینە سەر بابەتەکان و بە نزیک بەپێ ئەو دۆکیومنتانەی دەستی ئێمە هەیە وەکو لێژنا نەخر زیاترە نەوەک کەمتر بیتن ئەمە لۆ زیاترە لەبەرەوە زۆر بابەتی هەیە پەیوەندیەکانی هەیە یعنی ئەو کۆمپانیانەی کە سەر بە دراوسەیەکانن زیاتر ئەمانە زۆر مسەیترن لەسەر ئەو بابەتانە وای لێکردێک کە کولفەی نەوت زۆر بیتن پاشان لە هەمان کاتە موئەمەنیش نەبیتن کە بە داتایەکی تەواو نەبیتن لە ناو حکوومەتی عێراقی سەبارەت بەو قیتاعەوە. زۆر باشە کاک نەهرۆ یەک پرسەیە بەڕاستی ئەمە گرنگە بۆ ئەوەی تووشی کێشە نەبی جارێک کە وەکو یاسای بودجە و ئەوەی ڕێگریش بێ لە پاشگەزبوونەوەی دەسەڵاتدارانی عێراق لە هەر ڕێکەوتنی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان پرسیارەکە ئەوەیە چۆن دەتوانن سوود لە کەسانی پسپۆڕ ئێمە کەسانی پسپۆڕمان لە کوردستان لە یاسا لە دەستور لە بواری نەوت زۆرە چۆن دەتوانن سوود لەو کەسانە وەربگرن لە داڕشتنی پرۆژە یاساکەدا. بەتاکید ئێمە وەکو لێژنەی نەوت هەستان بە پێکێنانی لێژنێکی پسپۆڕی لە بوارەوە لەوانەیە پاشی فەسلی تەشریعی یعنی ئەو عوتڵی کە لە پەرلەمان درامانگەکە دەست بەکاربتن ئێمە وەکو کورد نوێنەری خۆشمان هەیە لە ناو ئەو لێژنێ بۆ ئەوی ئیشراف بکەن لەسەر ئەو بودجە ئیشراف بکەن لەسەر پرۆژەی یاسای نەوت و غاز کە پاش ئەوەی کە لە حکوومەت دێتە ناو هۆڵی پەرلەمان لە هەمان کاتە ئێمە نوێنێری کوردیشمان هەیە لە ناو لێژنەی نەوت و غاز ئیشاڵە بە ینی بەو شێوازە کە لە بەرژەوەندی هەموو لایەکگوی هەموو عێراقیان بیتن بە پێ مادە 111 دەستوری عێراقی و هەلامان کاتدا مافی هەرێمی کوردستان و هەموو محافەزەکانیش لە چارچێوەی دەستور عێراقی خلافی لێ نەکرێتن هەر بە پێتوانەوە لەگەر بودجاگە بەراوردی بکەین ئیشاڵە ئەمە لای ئێمە ڕووناداتن وەکۆکە لە لێژنەی دارایی کە ڕوویدا ئەمەش کە بەهۆی یعنی چەند لایەنێکی سیاسیە گێگەیشتە ئەو بابەتانەوە ئەو پوچە ئەو تەجاوزانەی لەسەر دەستور کرایە. زۆر باشە زۆر بەڕێز نەهرۆ ڕەواندزی جێگری سەرۆکی لێژنەی نەوت و گاز لە پەرلەمانی عێراق گەلێک سوپاس بۆ بەرداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ ئێوە شەوتان باش.